سڵاتان لەبێت بینەرانی ئازیز خۆشحاڵم ئەم جاریش بە دیداری ئێوەی ئازیز هاتەمەوە لە بەڕگەی ستۆدیۆی پەروەردەیی. ئازیزانم یەکەم بەرگەمان باز لە ڕۆک و گژوگیا کوردیەکان ئەکەین لە هەرێمی کوردستانە و چۆنێتی بەکارهێنانیان و هەروەها تاشە ئاستێک سوودیان هەیە. بۆ ئەومە بەستەش میوانداری زۆر بەڕێز کاک قەیوم عەبدولکەریممان کردووە. کاک قەیوم بەخێر بیت. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بەخێر بیت. کاک قەیوم ئەگەر سەرەتا باسێکی ئەوم بۆ بکەیت ڕۆک لە هەرێمی کوردستانە چۆن ئێوە بە دوایە ئەگەڕێن و لەکوێ هەیە ئەم ڕۆکانە و بەگشتی سوودی ئەم ڕۆکانەمان بۆ ڕوون بکەیتەوە؟ بڵێ ڕۆکناسین یان بوونی ڕۆکەکان یعنی ئەوەندە فراوانە کە ناتوانی دیاری بکەیت بڵێ ڕۆکەکان لەکوێ هەن. بە تایبەتی کوردستان ینی شوێنێکی ئەجگار دەوڵەمەندە بە ڕوەک، بە تایبەتی ڕۆکی پزیشکی ڕۆکی بەنرخ، ینی یەکێکە لە پارچە شوێنە دەوڵەمەکانی جیهان کوردستان. بۆ نمونە بەهاران سەربانی لادەکان پڕێتی لە بەیبوونە، دەرودەشت پڕێتی لە بەیبوونە لە تۆڵەکە. تەسەور کە تۆڵەکە زانایکی فەڕەنسی ناوی ناوە ئەکسیر الحەیات، ینی بەکاری بێنە بۆ چارەسەری جۆرەها نەخۆشی. بەڕاستی وایە تۆڵەکە سەیری کە چەند زۆر و زەبەنەیە ئەگەر شتێک زۆر هەزان بێڵێن ئەڵەی تۆڵەکەیەوەندە هەرزانە زاتۆ سەیرێک ینی وەرە بەس تۆڵەکە بگرە بۆ چارەسەری نەخۆشی، بۆ ئیلتیهابات، بۆ ئیلتیهاباتی گوچی لە میزەڵان، بۆ قەبزی، بۆ سەکچوون، بۆ نەقسی ڤیتامینات بگرە، بۆ ئیلتیهاباتی سنگ، بەس تۆڵەکە. ئەی وەرە جاکانی تر وەرە جا با بڵێن چۆنەڵێ کەمەکانی ترکە بە دەگمەن دەسەکەون، وەرەوەی کا با بڵێن کە چوو بێتە ئەو بوارە و ڕۆکە بە نرخەکان، ینی جیهانێکی تا بڵێ فراوانە. بە تایبەتی کوردستانی ئێمە ڕوەکناسین تایە لاوازە، زۆریش لاوازە نەکەم. بۆ نمونە لە وڵاتە عەرەبیەکان ڕۆکێکی پێڵەن ملوخیە، ئەمە یەکێکە لە ڕوەکە زۆر بە نرخەکان کە لە کوردەواریە پێوترێ مرخنچێنە مرەکوژە. شارە زۆر پڕە، دەشتەکانی ڕانیە پڕە، ئەو شوێنانی کەوا تەڕ و ئاودار و چۆنەڵێ بێستانی تیاکرێ پڕێتی کە جوتیاری ئەمە فرێ ئەیە. ڕۆکێکی هەتا بڵێ بە نرخ بگرە توان بڵێم ڕۆکێکی پێویست بۆ جەستەی مرۆڤ بۆ زۆر شت. ئەڵێ دوو ئەوەندەی شیر کالسیۆمی تایە، دوو ئەوەندەی نەزم ڕێژەکەی چەندە بەزەبت، ئەوەندەی جێزەر ڤیتامین ئەی تایە، ڤیتامین بی تایە، ڤیتامین سی تایە، بە تایبەتی لە کالسیۆمە ئەجگار دەوڵەمەندە. لە مادەی لینجیا ئەمەندە لینجا قەبزی چارەسەرەکە زۆر چاک بۆ ئیلتیهابات، بۆ سنگ، بۆ ینی بۆ جۆرەها شت کە خواردنە، ینی تو ئەتوانی بە تەڕی بیخۆی وەکو زەڵاتە، ئەتوانی وەکو چێشتیش لێ بنی بۆ خواردنێکی زۆر خۆش دەرەچێت. حیفی کوردەواری ئێمە نایناسیە، کەواتە ئێمە زۆر لاوازین لە ڕۆکناسیە. جینسینگ لە وڵاتەکان زۆر و زەبەنێ من دڵنیام لە کوردستان هەیە تا ئێستا کەس نەیبینیوە نەیناسیوە. ئیتر گیامان زۆرە کە تا ئێستا لە کوردەواریە نەناسراوە ناویشی نییە. بەڵێ باشە کاک قەیوم کاری ڕۆکناسی ئێستا تۆ وەکو ڕۆکناسێک ئایا کاری ڕۆکناسی ئەوەندە گرانە ئەوەندە ئەستەما ئەوەنەیەکی من بزانم یعنی ئێمە ڕۆکناسمان کەمە، پزیشکمان زۆرە بەڵام ڕۆکناسمان کەمە، ئایا ئەمە هۆکارەکەی چییە؟ ئەسڵەن من خۆم بە شەرمەزار ئەزانم کە ئەڵێم ڕۆکناسم، ینی شەرمەزارم لەو جیهان فراوانە، منیش ڕۆکناس نیم، بەڵام ئەوانەی کە ئەیان ناسم بەڕاستی ئەیان ناسم، چەند ڕۆکێکە کە ئەیناسم بەڕاستی ئەیناسم، بەدڵ سۆزانە هەڵسو کەوتم لەگەڵیا کردووە، بۆیە ئەنجامەکان شکر زۆر باشە. هەرچیم دابێ بە هەر کەسێک سواز بخوای سوودی زۆر چاکی لێ بینیوە، بۆ چونکە مەبەستمە ڕوەکەکە بناسم نەخۆشیەکەش بناسم، کەواتە ڕێکوپێک بەکاری بێنێ ئیلا نەتیجەی زۆر چاک دەیاتێت. ئەجناخۆ مەزنی من هەموو ڕۆکێک بناسم، نەخێر بە هەزاران هەزار ڕۆک هەیە تۆ ناکری هەمویان بناسیت، بەڵام ئەوەی کە ئیناسی گرنگەوەی بیناسیت، ئەوە گرنگە. بەڵێ دکتۆر عەفو من ئەو کێشەیەم لەگەڵ ئەوەیە هەیە بە حکمی نانا من هەمیشە وتمە بەڕاستی لای من وەکو دکتۆرە هەمیشە
هەڵبەتە وشەی دکتۆر جیاوازە بەڵێ بۆ کەسێک ئەکادمیان خوێن ئەزانم تو ئەوە پێ ناخۆشە بەڵام من زۆر کات دووبارەیەکەمەوە ببوورە لە ئەمە ئێمە جیاوازە بڵێ ڕاستە کاک پەیوم ئەگەر ئەوەنەیەکی بزانین لەم سەوزەواتانە کە ئەڵێن زۆر سەوزەوات بخۆ خاص زەڵاتە تەماتە و خەیار کاهوو ئەم شتانە ئەوەنەیەکی بزانین ئێستا تەماتە خەیار یا هەندێک سەوزەواتی تر کە لە ژێر نایلۆنە بەرهەم ئەهێنرێن بە مادەیەکی کیمیایی وا بەرهەمهێنرێن کە زیانی بۆ تەندروستی و لەشی ئینسان هەیە ئێمە چۆن بتوانین چارەسەری ئەم کێشەیە بکەین و ئایا تا چەندێک تۆک و ڕۆگناسێک ئەوە دڵنیاکەیتەوە کە ئەو مادانی بەکار ئەهێنرێت بۆ ئەو ڕۆکانە زیان بەخشن من وەکو هەموو تاچێکی کورد داوا ئەەکەم بگرە ئەشپارڕێمەوە لەو جوتیارەی کەوا بەرهەم ئێهێنێت خەیارە تەماتەیە بیبەرە بامی هەشتێکە جای لێکم قڕکەری کیمیاوی پەینی کیمیایی بەکار نەهێنێت بەڕاستی ئەوە بەرهەم نییە ئەوە ژەهرەی کاتە جەستێک خەڵکەوە ئەوە بەرهەم نییە دایە بەزیێنێتە بازار ئەوە زەهرە یعنی من ڕجایان لێ یەکەم با ئیتر بەسی بێ ئەسڵەن زەوی کوردستانیان خەسار کردووە موادی کیمیاوی چ قڕکەر بێت چ پەین بێ ینی شتێکی سروشتی نییە زیانی ئێجگار زۆرە بۆ قڕکەری سروشتی بەکار ناهێنی هەیە لە وڵاتەکان هەیە و بەکارهێنرێت و زۆر چاچیش بۆ پێینی حیوانی بەکار نایەنی یان پیتمۆس شتێک خۆ دروستی کرد شەخەڵی ناو چێڵەکەت هەمووی کۆبکەرەوە بکە چاڵێکەوە دایپۆشە بێتە پیتمۆسە بێتە پێینێکی زۆر باشەکە قیم بۆ ڕێگەیتوانین با بڵین ئەم سەوزەوات و میوەهاتانە بە چواروەرزە هەبێت بۆچی ناتوانی ژوورەکەت کە هەتە با بڵین تۆ بە مادی کیمیاوی و خڕکەری کیمیاوی و سەمادی کیمیاوی بەکارێنیت باشتی سروشتی بێ ئەو نایلۆنەکە مشکلە نییە بەس مادە کیمیاویەکە خەتەرە ئەو مەترسیدارە ئەو خیاریکەوە کیمیاوی پێوەکراوە هەر ڕنگ و شێ و شکڵەکەشی جیاوازە جۆرە کیمیایی هەیە بۆ ڕێکردنەوەی خیارەکان تەنانەت ئەمەش ینی کە زیانێکی زۆر لەگەڵ ڕووەکەکراوە هەموو فڕفێڵێک ئەو کەی خواردنە 100 ساڵەوە نەخۆم بە خیالمان هات بەڵام ئەو خیاری خوار و خێچەکەی خۆمانەوە بەڕاستی خواردنە تەماتەکە بە هەمان شێوە خواردنە میوەکەمان سەوزەکەمان ئەوە خواردنە ئەوە سوودی هەیە نەک ئەمریکاتۆ بە موادی کیمیایی ئاوسانوتە ئەڵێتە پە دۆرە خۆت بەڵە کاقەوم ئێستا بازیانەکانی بوەستێ ڕاستە شتێکی تر زۆر باوە ئێستا لە ڕۆژگاری ئەمڕۆی ئێمەیە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە خاص فەیسبوک کە زۆر کەس ئەبینین لە پەیجەکانە ئەڵێ من ئەم چەند دەرمانم تێکەڵ کردو بۆ دابەزاندنی کێشم بۆ فلانە نەخۆشی بۆ نمونە زەردەچەوەیە بیبەری ڕەشەیە زەنجەفیلە هەرچی یەک لەممانە تێکەڵی کە ئەیکانە گولاجێکەوە بیخۆ پێشنان خواردن و ئەوەنە کیلۆدا ئەبەزیت خەڵک بەبێ هیچ ڕێنمایی کەسێکی وەکو جەنابە یا هیچ پزیشکێک یا هیچ ڕۆگناسێکی تر ئەم مادانە بەکارێنە تێکەڵی ئەکات و ئەیخوات وەکو ئەوەی کە لە تۆڕی کۆمەڵایەتێکەوە خانمێک یا کوڕێک کچێک پێی وتووە ئەمە تا چەند ڕاستە باشە ئێمە سەر وشەی ڕووەکناس کە باست کرد ڕووەکناس ئێمە بە کەسێکەڵین کەوا دوای ئەم بابەتە کەوت بێ چوو بێت ئەم جیهانە فراوانەوە پێی ئەڵێن ئەگەر هاتوو کتێبێکی زۆر چاکت هەبوو هی زانایەکی زۆر چاکی بەناوبانگ بۆ نمونە ئیبن سینا یان ڕازی کتێبەکەیت هەیە نەک جارێک بیخوێنیتەوە 10 جار بیخوێنیتەوە 100 جار بیخوێنیتەوە ئیشی پێ نەکەیت بە ئەندامەکانی کۆمەڵی ڕوەگناسانڵی ئەڵێن ئیشی پێ نەکەیت بۆ هەتا 10 کتێبی کە کاتێک کە گیراوەیە کە داهاتێ هەمان پێکهاتە لە کتێبەکانی کەشا دووبارە بوو بێتەوە ئەنج ئیشی پێ بکە کەواتە تۆ ئەگەر هات و زانیارێک بینی لە هەر شوێنەکە تا لە 10 شوێنیچکە هەمان زانیاری بە هەمان شێوە بڵاو نەکرێتەوە نەخوێنیتەوە لەسەری باوەڕی پێ نەکەیت ئەمە یەک دووهەم ئێمە سەرەوەی کەوا ئەو پێکاتانێکەوە ئەکرێ بە گولاج زەنجەفیل سیر بیبەری تون خۆی بە تەنها بکرێ بە گولاجیان ئەم سیانە تێکەڵاو بکرێ بە کولاج و بخورێت خەتەرە بۆ دیواری گەدە بۆچی چونکە ئەگەر هاتوو لە ناو گەدا لە شوێنەکە لە دیواری گەدا لە شوێنەکە تەقیەوە ڕێک ئەو شوێنە کوونەکە چی بیبەری تون زەنجەفیل سیر نابێ بکرێ بە گولاج چ خۆی بە تەنها چ بە پێکاتەی بە تێکەڵاوی نە بیبەری تونە سیرە زەنجەفیلە لەگەڵ زەڵاتەکەت لەگەڵ شلەکەت لەگەڵ خواردنا بخورێ باشترە یان بە شەربەتی لەگەڵ میوەیەک سەوزەیەەکە بکرێ بە گولاج غەڵەتە شتێکی باش نییە بە تایبەتی بۆ کەسێ دینی گەدەی هەبێ ئیترەوەی ڕێکونیەکە ئەمە دوو
سێهمین خاڵ ئێمە سەرەوەی کەوا پێکاتەیەک کە گونجاو بێ بۆ خەڵک بۆ ئەو پێکاتەیە کە جەناب دەفەرموو کە خەڵک زۆر حەزیلەتی چونکە خواردنمان سەقەتە و بەنامەی خواردنمان سەقەتە بۆ کەسی قەڵەو کەوچکە چایەکی بچکۆلە زیرەی هەڕاو کەوچکە چایەکی بچکۆلە زیرەی هەڕاو پڕ نەبێت کەم نیو کەوچکەچا تۆ زیاتر نیو کەوچکەچا زەنجەفیل نیو کەوچکەچا زەردەچەوە یعنی بە هەردووکی کەوچکونیەک بارسێکی کەوچکونیەک زۆر دەرچێ زۆر باشە لە دوای خواردن ڕێک لە دوای خواردن ئەگەر سێژەم بێ هەربێ ئەگەر دووژەمیش بێ هەر بێت ئەمە زۆر باشە دوایەوە سرکە خواردن سەرکەی سێو کە خۆت لە ماڵا دروست کرد بێت زۆر چاکە لیمۆ بە توێکڵەوە زۆر باشە چای سەوز زۆر باشە خواردنی زەڵاتە ئەمانە بە برسێتی زۆر چاکە بەڕاستی خواردن و نەجوڵیت ئەمە خەتەر و مەترسیدارە بەڕاستی ملەتێکی نەخۆشمانەیە لەبەرەوە بەنامەی خواردنمان هەڵی زۆری تایە بەڵێ کاقەیۆم ئەگەر بینە سەرباسی ئەو ڕۆکانی کە لە هەرێمی کوردستانە یاخود لە هەر وڵاتێکی ترا هەیە ئەو کەسانی کە بە دوای ڕۆکناسیە ئەگەڕن بە دوای ناسینی ڕۆکەکانە ئەگەڕن تا چەند ئەستەنگیەتە بەردەمیان ئەمە کارێکی قورسە تا چەند ئەتوانن ڕۆکە زیان بەخشەکان لە سوود بەخشەکان جیاکەنەوە چۆن ئەتوانن بڵێن ئەم ڕۆکە سوود بەخشە ئەمەیان زیان بەخشە سێریکە و ڕۆکانەیەوە چۆنەڵێ مەترسیدار و مادەی سامیانتیایە خۆزگە ڕۆکی داتورم انشاءڵە لە بەرامەیەکە پیشانیین داتورە هەیە لە کۆڵانەکانە ڕوێ لە بەردەمی ماڵانە ڕوێ گەڵایکی گەورە هەیە ڕۆکی گوڵەکەی سپیە وەکو کەبرە وایە ئەمە مادەی سامیتیایە تەنانەت بۆ گوڵەکەی مناڵ بۆنی بکە ئەبورێتەوە ئەمە مەترسیدارە یان بیخوا ئەوەترەوە زۆر خەتەرە ئەوەمان هەیە مەترسیدارە ڕۆکی کێمان هەیە شکران ئەوە مادەی سامیتیایە یانی ڕۆکە مەترسیدارەکان دیارن ژاڵە ئەگەر بێت و ژاڵە ژاڵە خۆ لە زۆربەی حوشەکان و سەرجادەکان هەیە ئەگەر بێت و زۆر جار تۆ شیشی هینت پێ نیە شیش و گۆشت برژانت پێ نییە ئەچی شوڵێکی هەنا لەکەیت و گۆشتی پێبرژێنی ئەگەر بێت و بەو شوڵی ژاڵەیە گۆشت ببرژێنی ئەتکوژێ ئەوە نەمادەی سامەکەی مەترسیدارە کەواتە ژاڵە بە هیچ شێوەیە ناخورێ نابێ بخورێ نەگەڵای گوڵی نە هیچ شتێکی یانی ڕۆکە مەترسیدارەکان دیارن ئاشکران ناسراون ئەوانشی کەوا سەلامەتن هەڵبەتە ڕۆک ناسین جیهانێکی وەکوتم ئەجگار فراوانە ئێمە کۆمەڵەیەکمانەیە بەناوی کۆمەڵی ڕۆگناسانی کوردستان ئەندامەکانمان هەموو بەهارێک یان جارێک یان دوو جار ئەچینە با بڵێن شاخەکانی کوردستان ئەگەرین بە دوای ڕۆکانی کە سوودبەخشن بیناسین بە ئەندامەکانمان ئەوانشی کە زیان بەخشن بە هەمان شێوە هەڵبەتەوە وتم جیهانێکی ئەجگار فراوانە کەس ناتوانێت بڵێ من هەموو ڕۆکە باشەکان ناسم و هەموو زیان بەخشەکانیژە ناسم بەڵام بە پێویست یان ناسین و ڕۆکان شتێکی چاکە بیناسی بەڕاستی بەیبوون بۆچی باشە چۆن بەکاری بێنی کەرەوز بەس کەرەوز کە لە ماڵەکەتا هەیە ئەگەر بیناسی ڕێکپێک باوەڕ کە هەچ خێزانێک گڕمڵی هەبێت تەنیا بە کەرەوز دەتوانێت بەکاری بێنێ بەڵام لەولا مەترسێک چیە بۆ حاملەنا بۆ با بڵێن ئافرەتی سکپڕ نابێ بەکاری بێن بە هیچ شێوەیەک یان تۆ کەرەوز دەبێ بناسی اینجا بەکاری بێنیت کاقەیۆم با من پرسیارێکی تر بینە سەر نەخۆشی شێرپەنجە کە لە ئێستاە ئەبینین لە هەموو ماڵێکە دەگمەن هەیە تیای نەبێ ئەڵەن ڕەنگە سەردەمێ گوای لێ ئەبێ لە هەموو ماڵێکە یەک کەس هەبێت تا چەند ئەم ڕۆکانە ئەتوانن باشە بۆچی کوردستانی ئێمە ئەبێ ئاوا بێت جیرۆدەی ئەم دێوەزمەیە بێت منیش ئەمێ پرسیارەکە لەوەیە بکەم بۆچی وا لە بە شێوەیەکی سەریع ئەم نەخۆشی هاتە وڵاتی ئێمەوە هاتە شاری ئێمەوە ئەم پرسیارە ئاراستی وەزارەتی تەندروستیەکەم بۆ ئایا بە دووادا چوونیان هەیە بۆ ئەم بابەتە وەڵامیان هەیە بۆ ئەم بابەتە لە 100% وەڵامیان نییە من وەڵام پێ وەڵامەکەم چییە وڵاتی دراوسێمان هەیە شێرپەنجە لە ناوی یەکەمە بۆ دەبا بچین بە دوای ئەو بۆیە بگەڕێن با بچین بە دوای ئەو بۆیە نابگەڕێن باش ئەتوانین دکتۆر عەفو کاکەیۆم ئەتوانین ڕۆک بکەینە چارەسەری سەرەکی بەرنامەی خواردن بکەرە چارەسەر نەک چارەسەر بگرە چارەسەریش نا پێش چارەسەر بیکەرە چۆن لە ڕێگیربین لە بەردەم خۆپاراستن بەڵێ وڵاتی دراوسێمان هەیە شێرپەنجە لە ناوی ئەجگار کەمە ینی ئەجگار کەمە جێی تێڕامانە جێ پرسیارە بۆ لە یەکەمە بۆ ئێمە ژوا بووە سەردەمێ بۆ لای ئێمە ژوا بوو ئەگەر لە ماڵێکە بیان وتە ئەو نەخۆشی شێرپەنجە کەس نەیەوێرا ڕووشی تێکە یعنی ئەوەنە بەلایەوە سامناک بوو بەڵام ئێستا سەیری نەخۆشخانەی هیوا بکە یعنی ئەچیتە ئەوێ شتەکە وای لێ هاتۆ تەبیعی بۆتەوە ئەزانی بۆ هەر شوێنێک هەبێ
حدودەکانمان کراوەیە چیت بۆیەتە ناوە کە سێری ناکە ئەمە چییە پێکاتەکەی لە چی دروست کراوە بە تایبەتی خواردنە سەرەکیەکان برنج و ئارد و ڕۆن و باشە ئیتر موادی معەلەب با بوەستێ کە پڕێتی لە موادی مسەرتەن و مەترسیدار باشە با پرسیارەکە بکەین بۆچی لە هەندێک وڵات لە زۆربەی وڵات وەڵا شێرپەنجە ئەجگار کەمە بڕۆ بگەڕێ بزانم بەرنامی خواردنی چۆنە بۆ نمونە وڵاتی وایە لیمۆ زۆر بەکارێنێ لە خواردنیە لەسەر سفرەی بە هەمیشە ئاوی لیمۆ هەیە ئاوی لیمۆ بڕۆ بگەڕێ با بڵێن شێرپەنجە نییە ئەگەر هەش بێ ئەجگار کەمە باشە دیراسە کراوە لەسەر لیمۆ 50 جار توێژینەوەکە دووبارە کراتەوە کە لیمۆ دژی خانەی سەرەتانیە لیمۆ دژی خانەی سەرەتانیە بەخۆی و توێکڵیەوە بە ئاو توێکڵ منویستمەوە بڵم ئەو توێکڵی لیمۆ زۆر کەسێکە لیمۆ پا ئەکات و پێی وایە ئەم توێکڵە خراپە دەرمانە لیمۆ هەمووی پێکاتەکەی بێژگە لە تۆوەکەی لابە هەموو پێکاتەی لیمۆ دژی خانەی سەرەتانی ئیشەکە ئەی بۆ نەیخۆی بۆ نەبێ زۆر شتی تریشەیە شەکر شتێکی باش نییە بۆ شێرپەنجە شتەکرد شتێکی باش نییە گۆشت خواردنی زۆریش بە هەمان شێوە شتێکی باش نییە سەوزە و میوە ئەجگار باشە بەڵام بۆ ئێمە بۆ لیمۆ نەکەینە بەرنامەی خواردنمانەوە دوای ئەو بۆچی ئەو برنجێکێ بۆمانیت لێکۆڵنەوەی لەسەر نەکرێ زانی ئەو برنجە ئەخۆ سروشتیە لە خاک دەریێت یان دروست کراوە یان ئەو ڕۆنەی کەوا لە کوردستانە ئەجگار زۆرە با بڵێن کە بۆتە جێگەی مەترسی لە چی دروست کراوە سەرچاوەکەی چییە ئەگەر سروشتیە زۆر باشە لای ئێمە پێڵێن ڕۆنی ڕۆکیە بە حساب باشە تۆ ڕۆنی زەیت کاتێک کە گەرمەکرێ ئەچێتە سەر تەباکەوەکو باغی لێت ئەمە ڕۆنە ئەبێ بە چقۆلی بکەیتەوە ئەمە ڕۆنە لە جستەشە بامان شێوە ئەوە ئەمەیەت نبین چوری خەڵک چەند بەرزە نبین تەشەنج ئەڵە تەشەنج کاکە تەشەنج نییە تۆ دەمارکات هەموو چوری گرتوێتی دەماری دڵشت بە هەمان شێوە یعنی بەڕاستی خواردنمان مەترسی هەیە زوو مەترسی دارە مەترسی زۆری تایە کەسیش بە دوواداچوونی بۆی نییە من داوا لە وەزارەتی تەندروستیەکەم بە داچوونی هەبێ بۆ بەرنامەی خواردنی خەڵک بۆ هۆکاری بەرزبوونەوەی ڕێژەی شێرپەنجە بۆ یعنی بۆچی ئێمە وەڵاممان پێ کاک قەیوم ئێمە ئەتوانین بۆ نمونەسێتەوە باسی لیمۆت کرد کە ئەڵێ دژی هەموو خانەیەکی سەرەتانیە ئێمە ئەتوانین لیمۆ بکەینە خواردنی سەرەکی یاخۆ بگەینە چارەسەری سەرەکی بۆ ئەم نەخۆشیە بکرێتە خواردنی سەرەکی بۆ سەر سفرە لیمۆ ئاوی لیمۆ دوای ئەو زەیتە بێ زەربی پیا بێنرێ لابرێ لەسەر سفرە ئەوەی کەوا بەو شێوەیە کە ئێڵم جێگرەوەی ئەم زەیتە چێ بۆی خەڵک بەکاری بێن ڕۆنی گوڵە بەڕژە بەکارێن معمەلێکی گوڵە بەڕۆژی ئێنم چەندین معمەلێنم با تاجرەکانمان لە جاتیەوەی ئەچەند ڕۆنە ئێهێنن کە کەس نازان چیە با معمەل بێنن بۆ بەرهێنان ڕۆنی گوڵە بەڕۆژ بۆ بەرهێنانی ڕۆنی زەیتون بۆ بەرهێنان ڕۆنی کونجی یەکەم بە خواردن ڕۆنی گوێزی هندیەکەم بە خواردن منستە خۆم لە ماڵی خۆمە ئاوام هەنی بەڕاستی ئەم شتانە چارەسەرەکرێ باش من بۆ ساڵانە نازانم چەند میلیۆن دلار ئێم بە دەرمان بۆ سەرەتان کە چارەسەریشی ناکە لە 100 بەڵام بۆچی بەنامەیەکی خواردن دانانێ بۆ وڵاتەکەم بۆ خەڵکەکەم کە گیرۆدەیە بەڕاستی ئێوە تاکەی یان ئەو خۆکردن بۆچی لەبەرچی تاکەی دەست خۆش کاک قەیوم با من پرسیارێکی تر ببینە لایەنی پەروەردەییەوە چۆن ئێمە بتوانین ڕوەک بخەینە ناو خێزانەکانەوە چۆن بتوانین سروشت بخێنە ناو بیانکەیتە ناو خێزانەکانەوە و چۆن ئایا بتوانین وا بکەین کە لە تەمەنێکی مناڵیەوە لەگەڵ سروشت و لەگەڵ ڕۆک ڕابێن و بیناسیین ئەم بابەتە زۆر هەڵەگرێ دەست خۆش بێ بەڕاستی ئەمە ئەبێ دوای کەوین بەڕاستی ئەمە ئەبێ بەرنامەی بۆ دابنین من پێم باشە زۆریش حەزەکەم یعنی ئەوە ئاواتمە سروشتناسین بێتە چۆناڵە بێتە وانەیەک بۆ قۆناغەکانی خوێندن لە سەرەتاییەوە چۆن بینە هاوڵی سروشت چۆن سروشت بناسین بۆ سەرەتایی 1 2 3 4 ئەمانە چۆناڵێ چۆن بیکەینە دۆستی سروشت درەختێ لەبەر دەرگاکای هەیە چۆن خزمەتی بکات چۆن ئاوی بدات ڕۆکێکەیە نەچێ ئازیەتی پێ بگەێنە ئاوی بدات یعنی چەندین درەختێ و چەندین چاڵی ناو کۆڵانەکانمان هەیە کە بۆ درەخت تەرخان کراوە یان وشک بووە یان هیچی تیانی حیفە بەڕاستی ئەمە یعنی ئەمە خۆکارکردنە بەرامبەر بە سروشت بەرامبەر بە تەندروستی خەڵک ئەم هەموو دووکەڵاکرێ بە سەرگژی خەڵکە بەسیەکانی خەڵکە بەڵام چەندین کۆڵان و سەرجادە ڕیسەکانمان درەختی تیانە حیف نیە ئەمە دۆستایەتی سروشتی پێڵێن نەخێر ئەو بابەتێک چکە من حەزەکەم
سروشتناسین ئتر زۆر ئەگرێتەوە زۆر گەورەیە زۆر فراوانە بکرێتەوانە بۆ قۆناغەکانی خوێندن تۆ لە ماڵەکەی خۆتە خوشکەکەت براکەت زیبکەی دەموچاوی هەیە تۆ لە ماڵەکەتە جۆرەهات دەرمانی چاکچاکە سروشتی هەیە توانین چارەسەری بکەیت بۆ ناکەیت بۆ نێکی بۆ پەنابەری بۆ مەوادی کیمیاوی کێشەی ڕمڵت هەیە التیهاباتت هەیە قەبزی سکچوون زەخت باوەڕ کە زۆر بە ئاسانی ئەمانە هەر هەمووی چارەسەرکرێ هەر لە ماڵەکەی خۆ تاتوانیشتی بۆ دروستکەی سەلامەت و ڕێکپێک و چاک و بێ سایدفێکت و بۆ با بڵێن بێ زیانی لاوەچی بۆ نەکرێ بۆ شارەزا نەبین بۆ قوتابیەکەت لە پۆلی 1 و 2 تەوەستە و لە 4 و 5 بۆ نەزانێ چۆن التیاباتی گورچیلەیان ڕێخۆڵەیان زەختی دایکی چارەسەر بکە کە بەشتی سەلامەت و زۆر چاک بۆ خۆمان نەپارێزین لەوەی کەوا چۆن تووشی زەخت نەبین چۆن تووشی شەکرە نەبین ئەمانە پێویست ناکە بکرێتەوە وانە ئەتوانی ئیشی بۆ بکەین ئەبێ ئیشی بۆ بکرێت بەڕاستی ئەمڕۆ ناسبێنێ با ئەمڕۆ با بڵین وەزارەتی پەروەردەش خۆی لێکەرکە بۆ چەند ساڵێککە هەرە بێ بکرێتەوانە ئەمە زۆر پێویستە کاکەم تۆ لای خۆتۆ هیچ تا ئێستا بەنیازی ئەوەی ئەو پێشنیارە بکەی بۆ وەزارەت و زۆرم کردووە بەڵام گوێت لێ ناگرن حیفە ئەوەی کە گوێت لێ ناگرێت سبێن هیچ چێتە جێگە بێت گوێ لێ بگرێ یعنی ئەو شتانی کەوا پێویستن بکرێن هەر ئەبێ بکرێن ئەمڕۆ ناسبێنێ سبێنە 10 ساڵێکە گرنگەوەی ئەم باسە بخرێتە باسکردنەوە من دووشت ئەم زۆر پێویستێزان یەکەم بە دوواداچوونمان هەبێ وەزارەتی تەندروستی بە دوواداچوونی هەبێ بۆ شێرپەنجە لە کوردستانە زۆر بووە بە تایبەتیم 15 ساڵە بۆ زۆر بووە وەڵامیان چییە؟ چارەسەر چییە؟ چارەسەر هەیە دووهەم وەزارەتی پەروەردە ئەبێ وانەی سروشتناسین بۆ هەموو ماڵی پێویستە بۆ هەموو کەسێ پێویستە چۆن خۆی پارێزە لە نەخۆشی چۆن خۆی پارێز لەوەی کە کچەکەی کوڕەکەی خێزانەکەی بەرەو قەڵەوی و ئاوسان نەڕوە بەرەو زەخت و جەڵتە و نەخۆشی دڵ نەڕوە ینی بەڕاستی حیفە ئێمە گەنجمان 30 ساڵە 20 ساڵە جەڵتە لێیە ئەمە چییە مناوێنی چی میلەتێکی نەخۆش میلەتێکی بێخاوەن بەڕاستی بۆ ئەمە کێ بەرپرسە دەست خۆش بێت کاک قەیوم ئەگەر بتانی کۆتا قسەی خۆت و پێشنیاری خۆت و ڕێنمایی خۆت بە بینەر و بە ئێمە و بە هەموو کەس بڵێ کە ئێستا بینەری بەرنامەکەی ئێمن دەست خۆش بێ من حەزەکەم هەموو کەس سروشتناس بێ سروشتناسی بۆ چەند کەسانێک نەبێت بۆم بەستی تایبەتی حەزەکەم هەموو ماڵێ سروشتناسی تیا بێت ئەمەش کاری ئەوێ بە دوواداچوونی ئەوێ من ئەوەتە پێشنیاری خۆم کردووە بۆ هەر شوێنێکیش بڵێن ئامادەم کە میلەتەکەم بکرێتە میلەتێکی سروشتناس بێتە خاوەنی تەندروستێکی زۆر چاک من یەک تێبینی تێمە ئەگەر کاتت دەبێ ساڵی 1930 سروشتناسەکانی ئەمریکا وتیان ئەم میلەتەمان لە کۆنگرەیەک گەورە یەکێ لە زاناکانی وتی میلەتی ئەمریکا نەخۆشە داتای پێبوو نەخۆشە ئەسقانی دانی تەندروستی لەشی هەموو جەستەی نەخۆشە ئەبێ فریای بکەوین فریای کەوتن بەڵام بەڕاستی میلەتی ئەمە نەخۆشە ئەبێ فریای بکەوین خۆکارکردن نابێت خۆکارکردن نابێت پارەپیاکردن نابێت پزیشکمان بەرپرسە بەرامبەر ئەم بابەتە وەزارەتی تەندروستی بەرامبەر ئەم بابەتە بەرپرسە زۆریش وەزارەتی پەروەردە بە هەمان شێوە بەرپرسە تاکەی خۆکارکردن نابێت ئاوە ئەبێ کاری بۆ بکەین ئەم شتانە ڕاستە دەست خۆش بێت کاقەیوم زۆر سپاس بۆ ئەو زانیارانی ئەمڕۆت دەست خۆش بێت زۆر خۆشحاڵین بە میوانداریەکەت ئەرکت کێشە دووبارە بەخێر بیت زۆر سپاس بەخێر بیت ئازیزانم ئەم بەرگەیەمان لەگەڵ بەڕێز کاک قەیوم عەبدولکەریم ڕوەگناس کۆتایی هات دوا بەدوای ئەم بەرگەی ئێمە بەرگەیەکی تر لە دەرەوەی ستۆدیۆ بۆمان ئامادەکراوە و لە دوای ئەویش کۆتایی بە بەرنامەکەمان هێنین تا بێگەیشتنەوەیکی تر خواتان لەگەڵ هەر شاد بن. مارک زوکەربێرگ دامەزرێنەری تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئاشکرای کرد فەیسبوک یەکەم تۆڕی کۆمەڵایەتیە کە ژمارەی بەکارهێنەرانی بگاتە 2 ملیار کەس. تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ژمارەی بەکارهێنەرانی گەیشتە 2 ملیار بەکارهێنەر و بەم پێیە ژمارەیەکی پێوانەی نوێی تۆمار کرد. دامەزرێنەر و سەرۆکی دەستەی بەڕێوەبردنی فەیسبوک لە هەژماری خۆی لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی خۆشبەختانە فەیسبوک بە 2 ملیار مرۆڤ گەیشت. لە پەیوەندی جیهاندا پێشکەوتن بەخۆ دەبینین. دەی ئێستا با گشت جیهان لە یەکتر نزیک بکەینەوە. لەم گەشتەشدا شەرەفمەندم کە لەگەڵ ئێوەدام. هاوکات بە پێی ڕاگەیەنراوێکی کۆمپانیای فەیسبوک
ڕۆژانە تێگڕای ناوەندی 800 ملیۆن کەس لە فەیسبوک لایک و کۆمنت و 178 ملیۆن کەسیش لەڤت دەکات. تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نزیکەی 13 ساڵ لەمەوبەر دامەزرا. 5 ساڵ لەمەوبەریش ژمارەی بەکارهێنەری گەیشتە ملیارێک. زیادبوونی بەکارهێنەری فەیسبوک بۆ دووهێندە بە پێشکەوتنێکی زۆر گرنگی تۆڕی کۆمەڵایەتی دادەنرێت. لە تازەترین داهێنانیشیدا تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەپلیکیشنی تۆچی تایبەت بە مێردمناڵی تەمەن 13 ساڵ و بەرەوژوور دروست کرد، ئەوەش بە مەبەستی ڕکابەرایەکردنی ئەپلیکیشنی سناپچات. بە پێی زانیاری سەرچاوەکانی هەواڵ، ئەم ئەپلیکیشنە نوێی فەیسبوک وەک ڕێگریەک وایە بۆ ئەپلیکیشنی سناپچات. ئەوەش دوای ئەوەی کە بەرپرسانی فەیسبوک لایەن ئاشکرا بوو کە ژمارەیەک مێردمناڵ بەهۆی تاونەبوونی تەمەنی یاسایی خۆیان و نەتوانینیان لە بەکارهێنانی ئەپلیکیشنی فەیسبوک ناچار دەبوون سناپچات بەکاربهێنن. ئەپلیکیشنی تۆک واتە قسەکردن ڕێگادا کە دایکان و باوکان چاودێری مێردمناڵان بکەن لەوەی کە لەگەڵ کێ پەیوەندیەکەن.